ئەم کاتتان باش پەرلەمان لە هەموو وڵاتێکدا باڵاترین دەسەڵاتی یاسادانانە و گەل لە ڕێگەی هەڵبژاردنەوە نوێنەرەکانی خۆی لەم دەسەڵاتە باڵای یاساداناندا دەستنیشانەکات. لە بەشێکی زۆری وڵاتانی جیهاندا پەرلەمان ڕۆڵ و کاریگەری زۆری بەسەر ئاراستەکردنی سیاسەتی وڵاتەوە هەیە. لە کوردستانش لە ساڵی 92ەوە کە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی تێدا ئەنجام درراوە و پەرلەمانی کوردستانی لێ پێک هاتووە تا ئەم ساتەش قسەی زۆر لەسەر ڕۆڵ و پێگە و کاریگەری پەرلەمان هەیە. لایەنەکانی زۆرینە لەناو پەرلەماندا نایانەوێت دان بەوە دابنێن کە پەرلەمان تا ئێستا بە ئەرکی خۆی هەڵنەساوە و کاریگەری تەواوی نییە لەسەر پرۆسی سیاسی لە وڵاتدا. لێرە و لەوێ هەندێک لە بەرپرسانی حیزبە گەورەکان دام بەوەدا دەنێن کە تا ئێستا پەرلەمان ماویەتی بۆ ئەوەی ببێتە باڵاترین دەسەڵاتی تەشریعی. هەرچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە هەر لە سەرەتاوە ئاماژیان بەوە داوە کە پەرلەمانی کوردستان هیچ کاریگەریەکی نییە و زۆربەی ئەو بڕیارانەی لە هۆڵی پەرلەماندا دەستی بۆ بەرز دەکرێتەوە لژە کاریگەری دەروی هۆڵی پەرلەماندایە. لە دوای ساڵی 2009 دروستبوونی لیستی ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا ئایا هیچ لە ئەدای پەرلەمان گۆڕاوە؟ ئایا لیستەکانی ئۆپۆزیسیۆن و پێویست مامەڵە دەکەن لەناو هۆڵی پەرلەماندا؟ ئایا لیستەکانی زۆرینە تا ئێستا ڕێزیان لە ئیرادەی کەمینە گرتووە لە پەرلەماندا؟ ئایا لە هیچ وڵاتێکی دنیادا پەرلەمانتار وەک کوردستان و عێراق امتیاز و موچەی باشی هەیە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تری تایبەت بە پەرلەمان و کاری پەرلەمان و پەرلەمانتاری دەکەینە تەوەری ئەڵقەی ئەم هەفتەی بەرنامەی چاوپێکەوتن و هەوڵ دەدەین وەڵامەکانیان لە کاک جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی سوید وەربگرین. کاک جەبار بەخێر بیت بۆ بەرنامەی چاوپێکەوتن. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. کاک جەبار با لە ڕۆڵ و پێگەی پەرلەمانەوە دەست پێ بکەین. ئەتوانیت زۆر بە کورتی جیاوازیەکمان بۆ بکەی لە نێوان ڕۆڵ و پێگە و کاریگەری پەرلەمان لە وڵاتانی دیموکراتی و پێشکەوتووی ئەوروپا ئەگە سوید بە نمونە وەربگرین لەگە کوردستان و عێراق؟ بەڵێ وڵاتێکی سکەندناوی وەکو سوید پەرلەمان چەند ئەرکێکی سەرەکی هەیە. یەکێ لە ئەرکە سەرەکیەکانی داڕشتنی یاسایە، هێنانە ئارای یاسای تازە، بۆیە دەبینی لەبەرەوەی کۆمەڵگا هەردەم لە گۆڕاندایە نزیکەی 1000 یاسا ساڵانە بڕیاری لێدرێت لە ناو پەرلەمانی سویدا. کاری دووەم کە دەتوانم بڵێم یەکێکە لە هەرە کارە گرنگەکانی پەرلەمانی سوید و پەرلەمانی وڵاتانی دیموکراتی وڵاتانی ڕۆژاوە کۆنتڕۆڵکردنی حکومەتە. ئایا بە چ میکانیزمێک تۆ کۆنتترۆلی حکومەت دەگەن بۆی حکومت گەندەڵ نەبێ، بۆی حکومت پابند بێ و بە بڕیارانی کە پەرلەمانیدا، بۆی حکومت پابند بێ بە یاسای بنەڕەتی وڵاتەکە، بۆی حکومت بتوانێت دەسەڵات ئاڵوگۆڕ بکە. ئەم کۆنتترۆلی حکومەتە زۆر زۆر گرنگە. کاری سێمی کارێکی گرنگە ئەویژەوەیە بڕیاردان لەسەر بودجەی ساڵانە، چونکە کارێکی زۆر گرنگە بڕیاری وابەستەیە بە ملیۆنەها کەسی وڵاتە، کاریگەری هەیە لەسەر بژێوی خەڵکێکی زۆر. لەبەرەوە هێنانە ئارای بۆ هێنانی بۆ پەرلەمان و تاوتوێکردنی لە پەرلەمان و بڕیاردانی لە پەرلەمان کارێکی زۆر گرنگە. جگەلەوە بڕیاردان لەسەر هەندێک کاری سەرەکی کە وابەستەیە بە سیاسی دەرەوە و سیاسی یەکێتی ئەوروپا کە ئەم 4-5 ئەرکا ئەرکی سەرەکی پەرلەمانن چ سوید چ وڵاتانی تری ئەوروپای ڕۆژاوە و گرنگن. کاتێ بەراورد دەکەین لەگەڵ وڵاتێکی بۆ نمونە ئاسیا یاخود بۆ نمونە لەگەڵ کوردستانە دەبینین هەندێ لەو ئەرکە گرنگانە پیادە نەکراون. بۆ نمونە ئەرکی کۆنتترۆلکردنی حکومت کە کۆنتترۆل نەکرا، باشترین حزب بێنی تاراوە، باشترین کەس بێنی تاراوە مەترسی خراپ بەکارهێنانی دەسەڵاتی هەیە، مەترسی گەندەڵی هەیە. ئەمە مانایەوە نییە تۆشکی لەو کەسەیە خراپە، بەڵکو لەوانەیە بێوەی ئاگای لە خۆی بێ ئەو حزبە ئەو حکومەتە ئەو کەسە بەرەو گەندەڵی بڕوە. هەر بۆیە گرنگە بۆ پەرەپێدانی دیموکراتی، بۆ متمانەدان بە حکومەت، بۆ متمانەدان بەو دەوڵەتە، بەو حکومڕانیە کە کۆنتترۆلکردنیەکی باشە بێ. ئەم کۆنتترۆلکردنی حکومەتە لە کوردستانە نەبووە تا ئەم ساڵانەی دوایی کە ئێستا دەبینین ئۆپۆزیسیۆنێک هەیە هەوڵ دەدا بە شێوەیەک لە شێوەکان حکومەت کۆنتترۆلکە. کارێکی گرنگی ئەوەیە کە لە وڵاتانە هەیە
کۆنتڕۆلکردنی حکومت لە ناو یاسای بنەڕەتیایە واتە نەسەرۆکی پەرلەمان نە حیزبی فەرمانڕەو ئەو حکومەتەی کە ئەو ڕۆژە لەسەر حکومە دەتوانێت هەندێک پرینسیپ وەلاخات لەبەرەوەی تۆ پشگیری هەیە لە ناو پەیڕەوی با بڵێن دەستورە دەڵێم ئەمە زۆر گرنگە کە دەستورێک هەبێ ئەم دەستورە پشگیری تۆ بکە وەکو پەرلەمەنتار وەکو ئۆپۆزیسیۆن یاخود وەکو حکومت کە بتوانانی هەندێک کار بە ئاسانی بەڕێوە لەبەرەوەی دەبینین ئێمە لێرە لەم لە وڵاتێکی وەکو کوردستان و وڵاتانی تری ئاسیا کە زۆربەی بەداخەوە وڵاتی توتالیتاری و دکتاتۆری بوون یان حکومڕانیەکی گەندەڵی هەبووە یەکێک لە هەرە پرینسیپە گرنگە کە نەبووە غیابی کۆنتڕۆلکردنی حکومت بووە ئەو غیابە وا بکە بەرەبەرە ئەو حکومەتە گەل لە کەسانی باشش پێگاتبێ ئەدای بەروخراپی بڕوا و دوایی گەندەڵ بێت لە پەرلەمانی سویدا ئەگەر بە نمونەوەری بگرین قەت ڕووی داوە پەرلەمانی سوید بڕیارێک دەربکە و لەلایەن دەسەڵاتی جەبەجێکارەوە لەلایەن حکوومەتەوە جەبەجێ نەکرێت بە هیچ شێوەیەک لەناوێن پەرلەمانەوە ئەو بڕیارانەی دەرەکرێت زۆربەی دەتوانم لەم لەوانە بڵێ سەی 95 هیچ کێشەنی لەلایەن حکومەتەوە جاری وایە حکومت هەندێک تەگەری تێکە لەوانەیە درەنگی خاماوەیە 6 مانگ دەنگی خا 3 مانگ درەنگی خا بەڵام پەرلەمان جارێک ترێتەوە سەرخەت لە حکومەتە پرسێتەوە یەک نمونەیەنمەوە پێش نزیکەی 2 مانگ لەمەوبەر یەکێ لە وەزیرەکان وتی من پابەت نابم بەو بڕیاری کە پەرلەمان داوێتی ڕۆژی دوایی حزبەکانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە بۆ ئەوەی هەوڵ بدەن ئەو وەزیرە لە حکومەت دەرکەن هەر بۆیە ڕۆژی پاژەوە کەزانی ئۆپۆزیسیۆنەوەکە هاتە سەر تەلەڤیزیۆن وتی من داوای لێبوردنەکەم من ئەو پەیامەی کەدام لەوانەیە بە هەڵە دابێتم زۆر داوای لێبوردنەکەم ڕێزێکی زۆرم هەیە بۆ پەرلەمان و واتە تۆ کە میکانیزمێک هەبوو ڕێ لەو شتانە بگری کە حکومت نەیە هەڵبەتە لە هەموو وڵاتانی دنیا ئۆپۆزیسیۆن کە دەیوێ هەندێک شتکە حکومڕانەکان لەوانەیە نێڵن لەوانەیە هەوڵبەندرەنگی خەن بەڵام تۆ چۆن میکانیزمێ دانێم لە ناو دەستورە لە ناو ئەو پرینسیپانی کە ئێمە پابندین بووی وا بکە کە حکومت نەتوانێت ئەو شتانە نەکا کە پەرلەمانێت کەواتە یەکێکی تر لە ڕۆڵەکانی پەرلەمان ئەرکی چاودێریکردن و بە دووادەچوونە بۆ بڕێرانی کە خۆی دەرێکە هەڵبەتە زۆر گرنگەوە بەڵێ ئەگەر پەرلەمانێک بەم ئەرکەی خۆی هەڵناسێ یان بە پرسیاری ئەوە بکەین کە پەرلەمانێکی وەکو سوید بۆ نمونە چ میکانیزمیشی داناوە بۆ ئەوی کە بە دووادەچوون بۆ بڕێرەکانی خۆی بکە کە بزانێت تا چەند جێبەجێکرا و لێ بپرسێتەوە یەک ئێمە دەستور هەیە کە پشگیری تۆکە کە دەستوری گشتی وڵاتە دەستوری گشتی وڵاتەکەیە کە زۆر سوودی هەیە بۆ ئۆپۆزیسیۆنیش بۆ چکە حکومت ناتوانێت هەندێشت نەکا کە لەوێ هەیە ئەمە یەک دوو ئێمە هەندێک میکانیزمەیە لە دەستوران نووسراوە کە تۆ شتێک بەدڵ نەبووە توانێت وەزیرێک لە ماوەی 14 ڕۆژە بێنیتەوێ سەر وەک پەرلەمان و دەسەڵاتداران ناتوانن وا بکەنێت من وەکو پەرلەمانتارێ ئەدای وەزیرێکم بەدڵ نییە ئەو وەزیرە لە 14 ڕۆژە بێ وڵامی من بداتەوە هەندێک میکانیزمی تر هەیە ئەمە ئەتوانین لەوێ داوای لابردنی وەزیر بکەین ئەتوانین نووسرا و بنووسین و ڕێکەوین لەسەرەوە بیکە بیخینە دەنگدانەوە کە لە حکومت بەرینەوە میکانیزمێکی زۆر هەیە کە هەمووی لە دەستورە هەیە کە وای کردووە کە ئێمە بتوانین بە ئاسانی ئەو بکەین ئەچین چاودێری بۆ نمونە چین بۆ شوێنێک بۆ خوێندنی باڵا دەستگای خوێندنی باڵا بۆ خەستەخانەکان بۆ شوێنان ئەو بڕیارانی کە داومانە ئێمە سیرکەی ئایا تا چ ڕادەیەک حکومت ئەو بڕیاری کە ئێمە داومان لە پەرلەمان ئەو یاسانەی دەگۆ بۆ جێبەجێ کراوە و بە شێوەیەکی باشی جێبەجێ کراوە جاری وایە لەوانەیە هەندێشتی لێ بکەوێتەوە خراپ بێ ئەوسابێن ئێمە جارێکی تر بهێنینەوە پەرلەمان هەندێ تعدیلات کەین لەسەری بۆی چاکیکەین بەڵام ئەم کۆنتڕۆلکردنی حکومەتە لە دەستوران نووسراوە یەکێ لە هەرە گرنگترین ئەدای پەرلەمانە لە هەموو وڵاتانی دیموکراسی ئەو ئەرک و چالاکی کە بۆ نمونە لە پەرلەمانێکی وەکو وڵاتی سویدا هەیە تا چۆن پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەکە خۆی هاوکار بۆ بۆی کە ئەو پەرلەمانە چالاک بێ ئەو پەیڕەوە خۆیە بەشێکە لە دەستور 4 بەشە یەکێکیان باسی مەلەکێتەکە یەکیان باسی حکومڕانی و پەیڕەوی ناوخۆکە یەکێکیان باسی لە مافی چاپەمەنیەکە یەکیان باس لە مافی قسەیەکە
ئەمانە ئەم چوارتەوەرە پێکەوە دەستوریان پێگراوە لەوێ ئەو پێڕەوی ناوخۆیە کە کردویانە بە بەشێک لە دەستور بۆی هیچ حکومەتێک هیچ سەرۆکێ هیچ کتلەیەک نەتوانێت لە کاتێکا کە لە بەرژی ئەو بەرژەوەندی ئەوایە بیگۆڕێت. ئەمە هاوکاری ئۆپۆزیسیۆنە هاوکاری حکومەتیشە بۆی بە شێوەیەکی باش کارەکانی بڕوا بڕێەوە. هەڵبەتە حکومت کە لە زۆرجا لە زۆرینە پێک بێت یاخود جاری وهە زۆرینەژ نییە کەمینەیە بەڵام کەمینەیەکە زۆرترە لە کەمینەکەی تر. بۆ نمونە لە سوید ئێستا حکومت زۆرینە نییە حکومت نزیکەی 45 لە سەتی هەیە ئۆپۆزیسیۆن 42-43 لە سەتی هەیە حزبێکی ڕەگەزپەرستیش هەیە لە دەرەوەی هەردوولایە کاتە هاتوۆتە دەنگان سیرەکەوان 46 دێنن ئێمە 43 دێنین واتە حکومت ئەیکا بە بڕیار ئەوەی کە خۆیوێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ کەمایەتی وەلاخی دموکراسیەت تەنها ماف نادا بە زۆرینە کە بڕیارەکانی جێبەجێ بکە بەڵکو ڕێزگرتنە لە کەمینەش ئەوە زۆر گرتنە ئەوە زۆر گرنگە دیموکراسیەت یەکێک لە هەرە پرینسیپە گرنگەکانی دیموکراسیەت ڕێزگرتنە لە کەمایەتیەکان ئەمە دەبینین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر کەمە وا دەزان دیموکراسیەت ئێمە زۆرینەین ئێمە بە هەوەسی خۆمان شتەکانەکەین ئێمە بە هەوەسی خۆمان نەیبینە سەر ئێمە بە هەوەسی خۆمان بڕیارین بێ ئەوەی هیچ حساباتێک بۆ کەمینە بکەین کە جار وای کەمینەیەکی زۆرە لەوانێت 40% بێت. بەڵێ ئەگەر هەر لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوەسین کاتە لە وڵاتی وەکو سوید بۆ نمونەوە پەرلەمان خۆی نییە کە ئەتوانێت پەیڕەوی ناوخۆ بۆ خۆی دانێ و بیگۆڕێ وەکمانە بێ و ئەگەر لە دەستورا بێ و بەشێک بێ لە دەستور ئەبێ بچێتەوە ڕەفراندۆم و میلەت دەنگی لەسەر بەڵێ یاخود دوو لەسەر سێ با بڵێن ئیجماعێکی نیشتیمانی لەسەر بێ بۆ نمونە ئەگەر 180 هاتووەڵێ دەبێت دوو بڕیار بێت هەڵبژاردنێکیان لە ناوا بێت لە نێوانە بێت هەڵبژاردن لە نێوانیا بێت و زۆر جارە هەیە دوو لەسەر سێ داواکە یعنی وای کردووە کە حکومەتێک یاخۆ حیزبێک یان زۆرینەیەک بە ئاسانی نەتوانێت دەستور بگوێ چونکە ئەمانە هەندێک کۆڵەکەی گرنگی ئەو وڵاتەن نایانەوێت تەلاعبی پێ بکەن بەس لەبەرەوەی ئەم حیزبی ڕازرەوە یا ئەم چەپڕەوە یان ئەم سەوزە ئەمڕۆ 150 هەیە بێ پرسیپەکان بگۆڕێ بە هەوەسی خۆی ئەمانە وان کردووە لە دەستورا بێ بۆ ئەوەی وڵاتەکە بەرەبەرە پێشکێ و بە هەوەسی خۆی ئینقلاباتی تیان نەکردی ئەمڕۆ 50 کە من بە هەوەسی خۆم بیگۆڕم سبینێت تۆی تەسەر حکم بە 50 کە هەندێک پرینسیپی گرنگ بگۆڕە سیاسەتی ڕۆژانە و بگۆڕە بەڵام هەندێک پرینسیپی گرنگی بنەڕەتی هەن بە ئاسانی ناگۆڕن. بەڵێ تا چەند تەوافقی سیاسی لە ناو پەرلەمانی ئەو وڵاتە دیموکراتیانە بوونی هەیە بۆ شتە بنەڕەتیەکان هەمووی تەوافقە زۆربەی تەوافقی سیاسی بۆشتی بنەڕەتی ئێستا بۆ دەستور زۆربەی تەوافقی بنەڕەتیە تەوافقی نیشتیمانیە چکامە پرسی گرنگن چکە کەواو نەکرد تۆ ئەوسا کە نەوکردێن هاتی بە هەوەسی خۆت کرد ئەبێ حسابی ئەوەشکەی لەوانەیە کتلەکەی تر 4 ساڵی تر ئەو بێتە سەر حکم ئەو بە هەوەسی خۆی بگۆڕێ لەوانەیە بوونی تۆ قەدەغا بکە واتە جاری وا هەیە هەندێک تەنازولادەکەی لە مەسلحەتی خۆشتە و لە مەسلحەتی نیشتیمانیە هەر بۆیە گرنگن ئەمانە. بەڵێ زۆر باشە ئەگەر وەکو چاودێرێک لێت بپرسم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یان پەرلەمانی عێراق با بڵێن تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە ئەو پەرلەمانە بە ڕۆڵ و ئەرکی خۆی هەڵناسێ یان ئەو سەقلەی نییە من پێم وایە دوو هۆی سەرەکی هەن کە پەرلەمانی کوردستان نەیتوانیوە بە ڕۆڵی پەرلەمانێکی کارایی مدێن هەستە یەکێکانەوەیە پەیڕەوێکی ناوخۆی کۆنی هەیە پەیڕەوێکە کە لە وڵاتێکی وەکو میسر وڵاتێکی گەندەڵی وەکو میسرەوە هاتووە بنەمایەکی لەوەیە ئەمە هەرگیز ناتوانێت بێتە ئەوەی پەرلەمانێکی کارا لەبەرەوەی ئەم پەرلەمانانەی لەم وڵاتانەیە هەیە هەردەم بەدەست هەندێک کەسەوە تەلاعوی پێوەکرێت ئەمە یەک دوو مەرجعەتێک هەیە لە دەرەوەی پەرلەمان وای کردووە کە پەرلەمان نەتوانێت کارابێ کە ڕێکەوتنە بێ سیرەکەی نایە بۆ لای کتلەکە نایە بۆ لای فراکسیونەکە ئەچێ بۆ مەرجعە لە دەرەوەی فراکسیونەکە واکان نەتوانێت پەرلەمان کارابێ و ئۆپۆزیسیۆن بوونی نەبووە تام 2 ساڵی ئاخر
کە بوونی نەبووە زۆربایەتی لێ بووە زۆربایەتی هەوڵی داوە بە هەوەسی خۆی بیبا بەڕێەوە کە زۆربایەتی بە هەوەسی خۆی بردی بەڕێوە کە ئۆپۆزیسیۆن نەبوو هەڵبەتە پەرلەمان کارا نابێت بەڵێ باشە بەسی تەوافقەکەوتێ تەوافق بوونی هەیە لەو بەتایبەت لەو یاسانی کە ڕاندی نیشتیمانیان هەیە لە وڵاتە دیموکراتیان بەڵام ئایا تەوافقی سیاسی ئەوە کوت لە پەرلەمانیەکانن کە بێکەوە دائنیشن لەسەر یاسایەک ڕێگەکەون کە تێپەڕێنن لە پەرلەمان یان لە دەروی پەرلەمان حیزبەکانن کە دانیشن و ڕێەکەون لە ناو پەرلەمانە فراکسیۆنەکانن ئێمە هەرگیز بۆ نمونە سەروەک وەزیرانی سوید کە ئەمڕۆ پارتی پارێزەرانە ئەوان نایەن لەگەڵ مەکتەبی سیاسی ئەمە قسە بکەن قەت ناچن لەگەڵ مەکتەبی سیاسی ئەمە قسە بکەن یەن لەگەڵ فراکسیۆنی ئەمە قسەکە کە ئەوێ ڕێکەوتنامەیەک کە بۆ نمونە ئێستێمە چەند ڕێکەوتنامەیەکمان بەدەستەوەیە یەکێکیان سەبارەت بە کۆچبەرانە ئایا تا چ ڕادەیەک ڕێبت بێ بە خەڵک کۆچ بکە بۆ سوید کاتێک کە حکومەت ئێوە لەگەڵ ئێمەیە لەگەڵ سەوزەکانە بۆ نمونە ڕێکەوێ نەهاتووە بچێ تەلەفۆنکەن بۆ مەکتەب سیاسی و بچن مەکتەب سیاسی ببینن بەڵکو نامەیەکیان نردوو بۆ فراکسیۆنی ئێمە ئەڵێن ئێمە دەمانەوێت لەسەر ئەم پرسە قسە بکەین ڕێکەوین بزانین ئایا دەتوانین بە ڕێکەوتنامەیە بگەینیانە ئەوسا ئێمە لە ناو فراکسیۆنی خۆمانە لە پەرلەمان سەروەکی پارتی ئێمە لە ناو پەرلەمانایە یەکێکە لە ئەنداوە تەنانەت بەرپرسی فراکسیۆنەکەش نییە دوو کەسی ترماندانەوە بۆ بەرپرسی فراکسیۆن ژنێک و پیاوێ ئەمە دوو سەرۆکمانەیە یەکیان ئافرەتە یەکیان پیاوە ئەوانە وەکو منن لە ناو فراکسیۆنەکەیە کە ئەو پرسەیەتە ناو فراکسیۆنی ئێمە کە حکومەت دەیوێت ڕێکەوتنامەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە و کاسەبارەت بە کۆچبەران ئێمە لێ دوێن ئایا سوودی چییە بۆ کۆچبەران ئایا زەرمەندی چییە ئایا گەرنەیکەین حکومەت دەوسا مەجبورە بێ لەگەڵ چێ بیکە ئایا سوودێ بێ یان نەبێ واتە ناچێت بۆ مەرجعەتێکی تر ئەمەوەکە پەرلەمان کارا بێت ئێمە هەستکەین کەشتمان بەدەستە من کە دانیشم لە کۆبوونەوەکە هەستەکەم کە ئەتوانم ڕێیەکم هەیە کە کەسێکی تر نییە وەیس نییە لە دەرەوە بێت بڕیارێکی لێ بدە خانومێک نییە لە دەرەوە بێک بڕیارێک لێ وەینەوە ئێمەین ئەو 25ین ئەمە وای کردووە کە ئێمە بتوانین کە پەرلەمانێکی کارا بێنین ئاراوە بە هیچ شێوەیەک سەروەک وەزیران ناچێت بۆ لای مەکتەبی سیاسی حزبێک وان نەمایە بوو لەگەڵ فراکسیۆنەکە ڕێکەوە لە ناو پەرلەمانە بەڵێ لە پرۆسی دەنگداندا لە ناو پەرلەمانێکی وەکو سوید بۆ نمونە مامەڵی زۆرین و کەمینە چۆنە زۆرینە ئەوەی کە ئێوێ تێپەڕێنێت و بەبێەوەی بگەڕێتەوە یا پرس بە کەمینە بکە هەڵبەتە لێرەشە هەندێ وتم هەندێ پرسی گرنگ هەیە کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئەوانە هەوڵەدەن ڕێکەوین لە ڕێگای هەندێ لیژنەوە کە لیژنە پێکدێ ئەو لیژنێ لەوانەیە ساڵە ئیشکا لەوانەیە 2 ساڵیشکە لەو لیژنانەیە ڕێکەوین پێشەوەی بێتە ناو پەرلەمانەوە بۆی نەکەوینە زۆربایەتی و کەمایەتیەوە لەوە بەڵام بۆ نمونە گەر یاسایەک دەرکەین پەیوەندی هەبێ بە بژێوی خەڵقی زۆر تەمەنەوە بۆ نمونە خەڵقی پیرەوە یاخود بە بێکارانەوە ئەوە حکومەت هەڵبەتە بەرنمەیەکی سیاسی خۆی هەوڵەدا ئەو بەرنامە سیاسی خۆی جێبەجێکە و زۆر جار ئێمە کەمینەین ئەوسا حکومەت سیاستی خۆی جێبەجێکە لەوانەیە 180 بنەوانێ 170 بین ئەوسا سیاسەتەکەی خۆی جێبەجێکە کە 170 کورسی وەدەزێناوە بەڵام هەموو کاتێ ڕێزگرتنە یعنی ئێمە هەستەکەین کە ئەوە 170 ئێمە 160 بەڵام هیچ فروفێڵێن نەکراوە بۆ ئەمەی وا بکەن ینی ئەمە کە ئێمە هەز نەکەین فروفێڵەکری ئێمە هەز نەکەین سەروەکی پەرلەمان بە هەوەسی خۆی بابڕێەوە ئێمە هەز نەکەین کە پرسێک هەیە کە نایوێ ئەوە نایهێنێتە ئاراوە پرسێک کە ئێوەی هێنێتە ئاراوە ینی ئێمە هەستکەین یەکسانیەک هەیە ئێمە هەستکەین کە بوارێک هەیە بدوێن وەزیرمان هێناوە سەروەک وەزیرمانان هێناوە بۆ ئەوێ دواوین قسەمان لێ کردووە تەوەرەکان باسکراون دوایەوە 170 هێناوە ئێمە 160 هەوا هێناوە ئێمە ڕێز لەوەی گرین کەەوە 170 هێناوە بەڵێ ئەو ڕێکەوتنی ئێوە پێشەوەی یاساک تێپەڕێنە لە نێوان زۆرینە و کەمینە لە هەستکردنی زۆرینەوەیە بە بەرپرسیارەتی نیشتیمانی یان بۆ ئەوەیە کە زیاترین دەنگ بێنێ لە پەرلەمانە هەڵبەتە سیاسی ڕۆژانە ئەوان هەوڵەدەن کە لە هەڵبژاردن ئەگەر دەبینین هەر لایەک هەر حیزبێ یا هەر کتلەیە
بەرنمەیەکی سیاسی خۆهەیە بۆم 4 ساڵە دەڵێن گەر ئێمە بینە سەر حکم ئەماکەین وماکەین کە هاتە سەر حکم هەڵوەتە ئەو هەوڵەدا ئەو بەرنامە سیاسی خۆی جێبەجێکە و ئەو بەرنامە سیاسانە جێبەجێکەن بۆ نمونە زیادکردنی موچە بێت گرنگدان بێ بە بوارێکی تایبەت گەشە پێدانی ئابووری بێ هەرچ پرسێ لەو پرسانە بێت ئەو هەوڵەدا ئەو کاتێ زۆرینەیە بەدەستێنێ ئەو یاسانە تێپەرکە کە ئەوە توانێ با بڵێن زۆرینەی بەدەست بێنێ و دەچێت بەڵام لە ئەو پرسانەی کە گرنگن ڕەهەندی نیشتیمانیان هەیە ئەوانە هەوڵەدان ڕێکەون زۆر جار پێشەوە بێتە ناو هۆڵی دەنگانە بەڵێ مەبەست ئەو بوو ئەم ڕێکەوتنە لە هەستکردنی زۆرینەوەیە بە بەرپرسیارەتی نیشتیمانی یان تەنها ئامانجانەوەی کە لەناو هۆڵی پەرلەمانە زۆری نەبێنێ زۆرینە ڕەهابێنێ هەڵبەتە لە هەست پێکردنە کە ئەوان یەک بۆ ئەمە پرسێکی نیشتیمانیە ئەمە گرنگە بۆ نیشتیمان لە لایەکی ترەوە ترسە لەسەر خۆ چونکە ئەگەر تۆ بتەوێت ئەمڕۆ بە زۆرینە هەموو شتێ بکەیت دەبێ حسابی ئەوەش کەیت کەس بینێ من هاتمە سەر حکم منیش بە هەوەسی خۆم شت کەم لەوانەیە یاسایە دەرکەم تۆ قەدەغە بکە ئەنی ئەمە دووسەرەیە سەرێکیانەوەیە هەستکردنە بە بەرپرسایەتی نیشتیمانی دووەمیشیان هەستکردنە کە ئێمە ڕێز لە یەکتر بگرین چکە نەیگرین دەبێت ئەوسا مەترسیە لەسەر خۆشم هەیە بەڵێ ئێوەکو ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمانی سویدا هیچ پرۆژە یاسایەک بۆ خزمەتی خەڵک پێشکەشەکەن یا هەر تەنها ئەرکتان ئەوەیە کە کۆنتترۆلی حکوومەت بکەن و چاودێر بن بەسەرەوە سەدەها پرۆژەی سیاسیمان هەیە سەدەها جارە یەک هەموو ئەندامێکی پەرلەمان مافیەوە ئەوەی هەیە پرۆژە یاسا پێشکەشکە سیاسی بێت کۆمەڵایەتی بێت ئابووری بێ ئەمە یەک دوو جاروێها چەند کەسێ پێکەوە ڕێکەون منێ بم پارتێ جەنابە بێ پارتێکی تر بێ یەکێکی تر بێ پارتێکی کەواتە دووسێ کەسی یان 4-5 سێ 4 پارتی جیاوا پێکەوە پرۆژە یاسایە پێشکەشکە جاری وهەیە هەموو حزبەکەی لە پشتە چکە جاری وهەیە لەوانەیە پرۆژە یاسایەک هەبێ من بمەوێ بیهەن مارا و حزبەکەی لە پشت نەبێت بەس حزبەکە ناتوانێت ڕێ لە من بگرێ کە حزبی خۆشمە ناڵێ و پرۆژە یاسایەمێنێرە بەڵام لەوانەیە لە کاتی دەنگانە دەنگی نەداتێ ئەوان دەنگێ بەڵام ئازادیەک بە منەدا ئەو پرۆژە یاسایە پێشکەشکەم بەڵێ زۆر جار لە کوردستان لەناو پەرلەمانی کوردستانە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گلەی ئەویان کردو کە پرۆژە یاسایان پێشکەش کردو لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و نەخراوەتە بەرنامەی کارەوە لەو پەرلەمانە دیموکراتیانە حاڵەتی وە ڕۆیە سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایی کەمینەکان پشتگوێ بخە ناتوانێت لەبەرەوەی بەرنامەی کاری ساڵانە هەر چوار لای ئێمە سەرۆک پەرلەمانی هەیە سێ جێگریشی هەیە جێگری یەکەمیان کە سەرۆکی پەرلەمان چی بوو جێگری یەکەمی ئۆپۆزیسیۆنە جێگری دووەمی گەورەترین حزبی حکمڕانە کە سەرۆکایەتی بەدەستەوە نییە سێم جێگری ئەچێتەوە جارێکی تر لای ئۆپۆزیسیۆن واتە جێگرەکانیان یەکێکیان دەسەڵاتدا دوانیشان ئۆپۆزیسیۆنە ئەم چوارە پێکەوە دانیشان ڕێکەون لەسەرەوەی بەرنامەی کاریان چۆنە بێ اینجا لەگەڵ پرسیارەکەن لە چی لە سەرۆکی کتلەکان ڕێکەوتنامەیەگە بێت کە ئەم ساڵ ئاوا کار بکرێ لە مێکانیزمێکش هەیە لە ناو دەستورە کە بڕیاری یاوە کە کارەکان چۆنە ڕوا بڕێەوە لەبەرەوە ئێمە حەز ناکەین من خۆم چەند ساڵ لەوێ قەت هەستم نەکردووە کە سەرۆکی پەرلەمان هەوڵی داوە پرسێک درێن خا لەبەرەوەی لە بەرژەوەندی حزبەکەیەوە نییە هەستی پێ ناکەم بۆیە ڕێزێکی زۆرم هەیە بۆی کە هەستەکەم زیاتر تەشرای فاتیە ئیشەکەی واکە کە کۆبوونەوەکان بە شێوەیەکی پرینسیپێ بێ بە پێی یاسای بنەڕەتی بێ من نێمە سەر مایکسێ حسعات و نیوە قسە بکەم لە کاتێکا لە بەرنمەکان وسابێ حەودەقم بۆ هەیە شتێک نێنمە ئاراوە کە باسی ئەو تەوەرە نەبێ ڕۆ ئێهانە بە یەکێ نەکەم زیاتر ئەو شتانەیە نەکو ڕێگرتن لە من کە ئەو پرۆژەیە نێن ماراوە چکە ئەو دەتوانن بە شێوەیەکی تر ڕێم لێوی دەتوانن بیاڵن قسە بکەم بدوێن دوای لە دەنگانە دەنگم بۆ نێن ئەوسا من هەستەکەم
عادلانە با بڵێن مامەڵەیەکی عادلانیان لەگەڵ من کردووە بەڵام کە بن هەسم ڕێم لێ دەگرن لەویا نامتمانەیەک لە نێوان ئێمە و سەرۆکی پەرلەمان دروست دەبێت. زۆر باشە با بێنە سەر مەسلەی ئیمتیازاتی پەرلەمانتار لە وڵاتێکی دیموکراتیە. تۆ ئەندامی پەرلەمانی سویدی بەڵێ ئەتوانی پێمان بڵێ بۆ نمونە موچی ماگانە چەنە ئیمتیازە چی وەرگرتووە ئایا ئەو کاتی تۆ بووی بە ئەندام پەرلەمان لە سوید شوقە ڤێلا یا هەرشوێنێکی تری نیشتە جێبوونت پێدرا بۆەوەی تیادا بنیشیت تا ئەو خولی پەرلەمان تەواوێ بەڵام حەزەکەم دوێن پشوە کورتە وەڵام بێتەوە. بەڵێ بەڕێزان باشم پشوە کورتە گەڕێنەوە لاتە.